شکی جیانەوە بێت بۆ کوپاڵ پشتی و پشتگیری بێدێن بە ڕۆژاوە. بۆ ئەمە بەستەش دوو میوانی زۆر بەڕێز لەگەڵمانە بەشدار دەبن، دوو ڕۆژنامەوان، دوو نووسەر. ڕۆژنامەوان بنیاد جزیری بۆ تەوەری یەکەمی بەرنامە لەگەڵمانە بەشدار دەبێت و نووسەر و ڕۆژنامەوان لەتیفاتی فەرەجیش بۆ تەوەری دووەمی بەرنامە لەگەڵمانە بەشدار دەبێت. ئێستاش بچینە لای تەوەری یەکەممان. ڕۆژی 19 کانونی یەکەم ئۆتۆمبیلێکی ئاژانسی هاوار لە کاتی ئەنجامدانی ئەرکی ڕۆژنامەوانیدا لە نزیک بەنداوی تشرین لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکی داگیرکەرەوە کرایە ئامانج و لە ئەنجامدا هەردوو ڕۆژنامەوان جیهان بیلگین و پەیامنێری ئاژانسی هەواڵی هەوار و ڕۆژنامەوان نازم داشتان شەهید بوون. لەسەر ئەو تاوانی دەوڵەتی داگیرکەری تورک یەکێتی ڕاگەاندنی ئازاد یەرە و یەکێتی ڕاگەاندنی ژنان یەرەژە لە قامیشلۆ ڕاگەاندراوێکیان بڵاو کردەوە. هردو هەواڵên me ji roja destpêkê ya êrişên ku li ser bendava tişrîn û pira qereqozagê tên domankirin berxwedaniya li herêmê dişopandin. Roja 19 kanûna 2024 jî wekî rojnamevaneke wêrek di eniya herî pêş ya çapemeniya azad de cih girt. Bi pênûs û kameraya xwe her tim bû zimanê şoreşa gelan û şoreşa jinan. Cihan Bilgîn hey salan di Anhayê de wekî nûçekan xebat kir. Li Efrîn, Kobanê, Reqa, Girê Spî, Şengal û Başûrê Kurdistanê erka rojnamevaniyê bi layıqî pêk anî. Herî dawiyê jî berxwedana bendava tişrîn ya li dijî êrişên dagirkeriyê şopand bi biryadariyeke mezin rêya wan bişopînin pênûs û kameraya wan li erdê nehêlin. Em bang li hemû rojnamevanan dikin ku bibin alîgirên rastiyê û bibin şopdarên çapemeniya azad û îrod oxira wê de Nazim Deştan û Cihan Bilgîn şehîd bûn. Herwiha em bang li sazî û rêxistinên rojnamevanan dikin dîsa saziyên mafên mirovan ê navneteweyî dikin ku li hemberî vê hovîtiyê dengê xwe bilind bikin. Wekî çapemeniya azad em soz û biryardariya xwe ya mezinkirina têkoşîna hevrê Nazim Deştan, Cihan Bilgîn û hemû şehîdên radhandinê nû dikin. هەروەها لەسەر ئەمانتەوە لەسەر شێتکردنی هەردوو ڕۆژنامەوان لە باشووری کوردستانیش کاروان ئەنوەر سکرتێری لەقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لەباری شێتکردنی هەردوو ڕۆژنامەنووسەوە ڕایگەیاند پێویستە ئەم کەیسانە بکرێن بە کەیسی نێودەوڵەتی و سکاڵا تۆمار بکرێن، دەبێت فیدراسیۆن نێودەوڵەتی پاڵپشتی بنە سەرخەت. ببورن سکرتێری لەقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان نەوەک سلێمانی. ئەم دوو ڕۆژنامەنووسە جیهاد و نازم نەیەکەم ڕۆژنامەنووسن کە تیرۆرەکرێن و دڵنیابن نە دوامین ڕۆژنامەنووسی شەبن. بۆی هەیە لە هەڵمەتی درۆنی داهاتوەیەکێک لە ئێوە ئەو کامێرەمانانە ئەو ڕۆژنامەنووسانە تیرۆر بکرێن. لە ماوەی چەند ساڵێکی کەمە 13 ڕۆژنامەنووس بەدەستی هێزەکانی تورکیا تیرۆر کراون و شەهید کراون، ئەو ڕۆژنامەنووسیش بریندار کراون. ئێمە هەموو جارێکە لە مەراسیمێکی ئاوا کۆ بینەوە بیر لە چارەسەر ناکەینەوە، چونکە چارەسەری ئەرزەکە بەدەستی ئێمەیە. ئەمەوەی کە ئێمە لەسەر من پێویستە لە سەر زەمین لە بەرامبەری یاساکانە ڕۆژنامەنووسەکان پارێزم. ئەگەر لەسەرەوە بە درۆن هەوڵی تیرۆرکردن درا، ئەمە تیرۆری نێودەوڵەتی پێوترێت. ڕۆژنامەنووسە بەڕێزەکان لە دەسەڵاتی ئێمەیان نییە بتوانین بەرگریتان لێ بکەین لە ئاسمانەوە. ئەوەی ئەتوانین بەرامبەر یاساکان و ڕێساکان هەر ڕۆژنامەنووسێکتان کێشەیەکی هەیە لەگەڵ ئەوەی کە پێوتر لەگەڵ یاسایە لەگەڵ ڕێسایە ئێمە ئەتوانین بەشێک بینە چارەسەر. بەڵام ئەگەر هاتو کێشەکە بوو بە کێشەیەکی نێودەوڵەتی، کێشەیەک دەوڵەتێک بیێ ڕۆژنامەنووسێک تیرۆرکە. هەموو جارێک ڕۆژنامەنووسێک لە وڵاتی کۆڵۆمبیا، لە مەکسیک، لە ئەفغانستان، لە یەمەن تیرۆر دەکرێت، شەهید دەکرێت، هەموو ئەتوانم بڵێم هەموو فیدراسیۆنی نێودەوڵەتیەکانی نەسەرفەت و باسی لێکەن. ئەی باشە بۆچی کە ڕۆژنامەنووسێکی کورد تیرۆر دەکرێت؟ کەس کۆی ناکە بە ساحێبی. تەنها خۆمان لە بازنەیەکی داخراوە ئێمە بەرگری لە خۆمانەکەین. خوێنی کورد ئاو نییە، ئاوێکی ڕوونیش نییە. خوێنی کورد بەڕاستیەوەی کە ئەو ڕۆژنامەنووسانە کە تیرۆر دەکرێن هەمووی لەسەر بابەتێکی زۆر شەرەفمەندانە و پیرۆزانە تیرۆر دەکرێن. هیچ تیرۆرێک نییە کە گروپێکی مافیای بچووک بێت، دەوڵەت تیرۆریان نەکات. بۆیە ئێمە زۆر بە نیگەرانی و سێری ئەم حاڵەتە ئەکەین. بۆی کە لەسەرمانە تەنها وەک بەیاننامەکان کە بتوانین بەیاننامە بڵاوکەینەوە، بەڵام جارێکی کە ژەڵێمەوە بۆی هەیە تیرۆری داهاتوو من بم، ئێوە بن، هەرێکێک بێ لە ئێوە، چونکە ئەمە مەگەشتۆتە حاڵەتێک کە ناتوانین بەرگری لێ بکەین. بەرگریکردن لە دەوڵەتێکێک گەورەی بەم شێوەیە
کارێکی ئاسان نییە کە ڕۆژنامەنووسێکیش تەنها چەکەکەی چی بێت ئەو کۆڵە پشتەیەکە بە پشتیوێت ئەگەر لاپتۆپێک ئەگەر ئایپادێک و قەڵەمێک و چەند کەلوپەلێکی تیا بێت چۆن توانین بەرگری لە خۆمان کەواتە لێرەیە پێویستمان بە جوڵاندنی کەیسێکی نێودەوڵەتی هەیە ئێمە لە کەیسەکەی گوڵستان و هێرۆشە هەمان بە هەمان شێوە داوامان لە ڕێکخراوەکان کرد ئەتوانە بڵم خۆشبەختانە ئەوان کەم تا زۆر هاتنە سەر خەت لەگەڵمان بە کەیسەکە بکەین بە نێودەوڵەتی ئەمەی ڕۆژنامەنووس بۆ لەبەرەوەی کە دەوڵەت هاتوتە سەر خەت لەگەڵمانە ئێمەی ڕۆژنامەنووس بەرامبەر بە دەوڵەتێک شایەتیمان پێ ناکرێت بەڵام بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر ئەو تەوەرە میوانێکی بەڕێزمان هەیە کە ئەویش ڕۆژنامەنووس و نووسەر بنیاد جزیریە لە هەواڵ بنیاد بەخێر بهاتی دەمباش سلااو و ڕێز بووە بۆ هەموو گۆداری رادیۆ دەنگی کرد سپاس بۆ تۆش هەواڵ بنیاد من ئەمەوێ بەوە دەست پێ بکەم وەک لە دۆسیەکەش ئاماژێ پێدرا دەوڵەت داگیرکەری تورک لە ماوەی و چەند ساڵەدا 13 ڕۆژنامەوانی کوردی شەهید کردووە ئەمە جگەلەوەی کە هەر ئەم ساڵەکەش بووەتە ساڵی شەهیدکردنی ڕۆژنامەوانان وەک لە دۆسیەکەشە باس کرا کە پێویستە کات لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی نێونەتەوەیی ئەو دۆسیانە ئەو کەیسانە کەسی ڕۆژنامەوانانی کورد بجوڵێندرێت بخرێتە بەرباس ئێمە تا ئێستاکە یەک هۆکاری سەبەبی ڕق و کینە و ترسی دەوڵەتی داگیرکەری تورک لە ڕۆژنامەوانانی کورد چییە و دوو چۆن دەکرێت چۆن دەتوانین ئەم بکارین vê keysê bikein bi keyseka nêvneteweyî سلااف دووبارە li şexsê heval cîhan û heval nazim de hemû hevalê me rojnamevan yê û şehîd bûn em bi bîr tînin bejna xweberwan ditewînin û bo hemû hevalanê me yê rojnamevan em sersexê bi wan û malbatê wan dixwazin راستي جي دولتي تركيا فاكست يداغركر اما جاره كم نين سياستي كشتني روجنامه‌وان دکه جبرگو دزانه سياستا وايا قريج يا دجي مروفاتي روجنامه‌وان آزاد او سياستا اشكرت كبو جهان ويجي نتني امثال درباسويه مجبجي ابي موسى عنتر وقال لك سايتين دين روجنامه‌وان روشنبير هاتن ترور كرن دالي دولة تركيا داغركر و استاجي قال لك راغاندن يعني علايبن راغاندن دالي تلفزيون وراديو روجنامه زور هاتن دخران كرن يعني جرتن غيري ويجي بدهان زيادتر بصدان روجنامنوس مجبور بون دركه بجدر بي تركيا اما سبب خوشي برغو دولة تركيا داغركر ارسكي مزن هي علي روجنامواناد روجنامواني آزاد اي خودي وجدان خودي ضمير ايغو اركي خو بريغو روجناموان ب وك مروفكي شورشگر وک مروفکی ولات پاریز وک مروفکی مروف ایشی خودکه دقت انسان الگور پرنسیب روجنامه‌وانی ایش بکه الگور اخلاق روجنامه‌وانی ایش بکه راست به هدف جبو دولت ترک فاشیست و تبت جبو که وندزانن هوال جهان و هوال نازم جی دسپیکا یعنی شورش روجاوای کردستان تبت هوال جهان سالی 2017 هات بو روجاوای کردستان و شونی خدمت خباتی راگاندن گرت و تبت بو راگاندن جن و خباتی جن و اسلاما جن لور به پاراستن و برخودانا جن گوهات ماسکرن استی جهان ده یعنی کاده هوال لازم سالی 2014 هات بو روجاوای کردستان همو قادن برخودان روجاوای کردستان جیخو گرتن همو حمله عسکری دشکری جیخو گرتن بتیبت جی ام ایریشن داوی گو پشتی راستی حشتی مانگ کاتی حرکت بنده بگو پیواجوی که 15 دست پی بکت سوریه ده مدی دولت ترکیه دا گرکرش بو آرامیل روجاوال سوریه درست نبه ایریشی بنده بات شرین کرو ایریشی پری قراقوزا کرو ایریشی منبج کرو ایریشی سیویلا کر کو گوجی پیکانین و دنیا عالم حمول بندری آشیتی
آرامیل سوریا درست به بیشتر حقوق قربانی حقوق زور و زحمت حوال جهان حوال نازم و حوالانی دی اکون بریاوان من حوال دلیشان و حوال هوگور و حوال مصطفى محمد و گلک حوال دی روزنامه‌وان امانه چون گو راستیش بو جهانی اشکره بکن بیشن دولت ترکیه دا گرتر گل چتنوی او ایریش دکن او دخوازن سیویلا بکوجن کم کجیا دکن دخوازن ديموغرافيا هرمي بگوهرن خراب بکن بوجي زانتی هاتن هدف کرن و شهید خستن هەواڵ بنیاد یەک شتی دیکە کە من نەمەوێت لێرە پرسیاری لەبارەوە بکەم ئەویش پاش شێرکردنی هەردوو هەواڵ جیهان و هەواڵ نازم چێ لە ڕۆژئاوای کوردستان یێرە ئەو یێرەژە و چ لە باشووری کوردستانژی سنکای ڕۆژنامەوانانن سلێمانی کوردستان لقا سلێمانی و چ لە باکووری وڵاتشی پر بەیاننامە پر داخوایانی هات بڵاوکردن ینی بەیاننامەیەکی زۆر بڵاو کرایەوە کە تێیدا بۆ وەرگرتنی حەقی ئەو ڕۆژنامەوانە بۆ کۆتایی هێنان بە قوتکردنی ئەو هێرشە داگیرکاریانە بڵاو کرایەوە ئێمە بەدەر لە بەیاننامە و لە داخوایانیانە کە بڵاو کراونەتەوە دکارین چی دن بکەین يعني براستيجي تليد ما هنكي بحثارو شروجاوا وشورا شروجاوا باكل روجات سويكر نتني وساج برغو حار جروجنا مفانا كي خدي برنسيب ادغور خطا روجنا مفاني ازاد ايش دك وكو بحث كر يعني روجنا مانغولستان وهيرو وزور روزنامه‌وان نگوشید بون باکوری کردستان هر بوسا امانه دعینی دبستانی درکتن یعنی دبستان روزنامه‌گری آزاد بویجی رای گشتیا جهانی و کسین دموکرات و کسین راستیا روزنامه‌گری درست تمثیل دکن قدی لیدرد کردن گور قناعتا من یعنی مسئله تنی عالی داخویانی د بنگ او يعني تتاونابه يعني هذه مسألة يعني جالكي درست بكن أساس شيء راستي جرك أما حمو بلجاج بو حمو سازين راجهاندني إنا بنتوي بيشاندن ودولتها تركيا داغركر بدارزاندن بمحكمة كرن بوجي مثلا من تبرامن مثلا دولتها ترك شبو دنجي راستية دنجي حقيقتي بكو جناهي دركبه إيريشي مد تي في كردور مديا تي في دور روش تي في وهر وسا بردوام كر يعني حتى لسر روناهي وسر ستير تي في ومديا خبر جي دور بلان هبو نجبوغو بدن قرتن او كات زور خبات هات كرن هم جاري سازي راكهاندني آزاد هم جاري قلي كرد هم جاري دبلوماسيين كرد هم جاري تيكيليد اما هر كس قاضي خوا ايش كر وضغط كر لسر دولة ترك اوقات حمو بلاني وان تيكشو ليها قرق ام راستيجي اسلا بحمو آلي خوتني اما اركي روجنمواني نيني كسي روجنموان يعني صنديقاي نقاباتي روجنمواني اما اركي حمو قلي كرد ودوستي قلي كرد كو راستيجي دولة ترك ادا قركر او بك يعني كرياري ويني هو بانا بكين جهاني وبيت دارزاندن حساب بستين يعني ما في وينين بفرنجي بكي يعني حركة زانه كتي روجنما بان تي باراستن يعني كس نكاره كاتي شرد يعني كويدة بمراقبة به يريشوي بك يعني بعربي بحسناوي يعني كس نكاره نزيك بتبقوا إشارة رئیسدانین یعنی بگوگه دانین روزنامه‌وان لی وانا بزانستی بزانبون چون هدف گرفتن اوجی سوجوان دو قاتل گورمن هم وقت مگو پیوست داخویانی بین درست کردن وجودا لی دا علی بردوام کردن دوز بکرنا دیجی دولت ترک آداگر کرد دا گوبه به تجربه و درسکی گوره جرگو جاره که دین تشتکو سانه که اگر گو دولت ترک حساب نده او کات بردوام دکه بو بردوام دکه جبر گو دولت ترک تنی راگهاندن خو اساس دکره تنی مشروعیت ددک کریارین خوی هوبانه ایریشی خوی هوبانه دریا روزنامه‌وان خود دریا راگهاندنی خود دریا شر تیبت یگو دد مشاندن او اساس دکره لیکاتی روزنامه‌گریان آزاد او به کاری خورول خبریزه او کات سیاستی دولت ترک یک دیچه فاشل دبه لمخابن دعینی دمه دیجی ام بینهن روزنامه‌وان کرد هنن سازی و تلفزیونین کرد هن بناوی روزنامه‌وانی کرد امانا عین سیاست دولت ترک آداگر کرد دن مشاندن بجی گلی کرد و
شورش گل کرد و آزادی گل کرد اما نه هم بهتر جسارت و هزه دیدن کو بمکوجیات درست بکن و ایدیشی روزنامه‌وان آزاد بکن. من کتا پرسیارم کم اویش لسه بو کیسی هر دو روزنامه‌وان شهید هوال گلستان و هەڤاڵ هێرۆش هەوڵێکی زۆر درا کە کەیسەکە بگەێنرێتە دادگاکانی ئەوروپا و ئەو هەوڵەش بەردەوامە بۆ وەک لە گۆڕاگاهیە هون ئەو هەوڵە لە بۆ هەردوو هەڤاڵی شەهید هەڤاڵ جیهان و هەڤاڵ نازم چێکرایە ینی هەوڵێکی وسا هەیە؟ پلاستیک آنها دعالی لو تفگر حوالی می روزنامه‌وان و چالکی هاتن درخستن یعنی حتی اصلا که هبو لی پیوست بردوام بکه یعنی راست حوال گلستان حوال هیروج راستی گلک خبات و کار هاتن کرن لی دولت نگشت اصلا گراستی دولت ترک تجربه یان درزیان بی راه واستجبیده استازور حتی بر پرسین دولت ترک آداگر کرد دلین کو روزنامه‌وان امانات شکل ایوان او راست نینه چکی ایوانا سلاح ایوانا روزنامه او یعنی پینوسوانه و کامیراوانه دیوانا تم دخوازن جبو که یعنی بریاری خوی هوبانا وقتی دی بیک بینن یعنی بوهانا که جرش مشروعیت که ببینن هم علیکی دبیجن امانا چک گلوانه امانا تمثیل فکری تروریت کن امانا اما یعنی وان سیاست نوسا دخوازه و بکه انسان روزنامه‌وان و انسان کات سر خبات و کاری خوراوسته لکود به برقبه او انسان تی پاراستن ما فی راستی درخه استکات تو راستی وی شورش وی شری وی پفچونی وی ایدیش درخه اورتی پرو بیرو باوریت چد به برابر ولی دولت ترک دخوازه وقت مگوتش برای گشتی بخابینه و مخابنجی است قالك دولت اوروبی قالك دولت ترکیه يعني بقول دكتور دولتك يعني ضماناتي أمانة بير سود يعني فيدجي دقيقة بيست راستيجي أمام بإصرار وبردوامي اللي صار بيراوستان وبردوامي بيراوستان أوقات دولة الترك مجبور بهم جزات به يعني حساب جيتي خصن هم جي كريارن بفيرنجي جسارتنا كقودجي روزنامه‌وان آزاد بيك بينه. هەڤاڵ وەنیات جزیری زۆر سپاس کە لەگەڵمان بوویت زۆر سپاس دووبارە سپاس بۆ و بۆ هەموو کارمەندێن رادیۆوە بۆ هەموو گۆداروانم سلااو و ڕێز سلااو ڕێز باش سەش بۆ لای تەوەری دووەمی بەرنامە سەرەتا بە ڕاگەندراوێکی کۆمیتەی گەلوباوەڕیەکانی کەجەکە دەست پێ دەکەین کە بەبوونی جژنی کریسمەسەوە بڵاوی کردبەوە کۆمیتەی گەلوباوەڕیەکانی کەجەکە لە ڕاگەندراوێکی ڕاگەندراوێکدا جژنی کریسمسی لە گەلانی مەسیحی پیرۆز کرد و ڕایگەیاند لە بەرامبەر ئەو هێرشەکاری فاشیستی و قڕکەریەدا ڕاستترین هەڵوێست کە دەبێت نیشان بدرێت بە هێزکردنی یەکێتی و یەکڕیزیە لەسەر هێڵی نەتەوەی دیموکراتیکی گەل و باوەڕیەکان کۆمیتەی گەل و باوەڕیەکانی کەجەکە ڕایگەیان هیوادارین کە لە ساڵی 2025 زاینیدا لە هەموو شوێنێکی جیهان بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتایی بە شەڕ بهێنرێت مرۆڤایەتی ببێتە خاوەن ژیانێکی ئاشتیانە ئارام و خوشک و برایەتی ژیانێکی یەکسان دیموکراتیک و ئازاد وێ ڕای شەڕ و کاولکاری و تراژیدیای گەورە لە هەرێمەکە ئێمە لە هەمان کاتدا ساڵی 2024مان بە تێکۆشان و بەرخودانی دیموکراسی و ئازادی گەیاندە کۆتایی کەچکۆی مرۆڤایەتی بەرزتر دەکەنەوە پیرۆزکردنی جەژن و بێرهێنانەوەی پیرۆزمەندیە کۆمەڵایەتەکان لەناو هادۆخێکدا ئەوەی واتادار ئەوەیە کە جەژن بکەنە بۆنەی چارەسەری کێشەکانی مرۆڤایەتی ئێمە لەو باوەڕەداین کە کێشەکان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەمویان بە بەرزکردنەوەی تێکۆشانی ئازادی بە یەکێتی گەل و باوەڕیەکان بە بەهێزکردنی یەکگرتن و یەکسانی و هەستەکانی خوشک و برایەتی دەتوانرێت چارەسەر بکرێن ئێمە لە تێکۆشانماندا پشت بەوانە دەبەستین لە ساڵی 2024دا لە شەڕی هێزەداڵە دەستە سەرمایەدارەکاندا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست گەلان ئازاری زۆریان چەشت و وێرانکاری گەورە و دژواریان بەسەرداهات کە قەرەبووکردنەوە و سەرڕاستکردنەوەی ئەستەمە لەو قۆناغی شەڕدا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە تایبەتی گەلانی مەسیحی هەموو گەلانی هەرێمەکە لە ژێر مەترسێکی گەورەدا لە پێناو ژیاندا
تێکۆشانیان کردو ئەو تێکۆشانە هێشتاش بەردەوامە. ڕژێمی قڕکەری تورک لەسەر ژیانی گەلانی هەموو مرۆڤایەتی بە تایبەتی گەلانی سووریا مەترسیەکی گەورەیە و ئەو مەترسیەیە بەشەر درێژە پێدەدات. دەیەوێت جۆش و خرۆشی جەژنی گەلانی هەرێمەکەمان لەوان تاڵان بکات. لە بەرامبەر ئەو هێشکاریە فاشیستی و قڕکەریەدا ڕاستترین هەڵوێست کە دەبێت نیشان بدرێت بە هێزکردنی یەکێتی و یەکڕیزیە لەسەر هێڵی نەتەوەی دیموکرات و گەل و باوەڕیەکان. ئەوەیە نیشان بدەن بەر بە بەرپرسیارەتی مێژووییان لە دامەزراندنی سووریای نوێدا. هەر لە چوارچێوەی تەوەری دومی بەو شێوەیەش تەوەری دومی بەرنامەمان لەسەر یەکڕیزی و یەکێتی گەل و هەروەها ئەو هاوکاریانی دەکرێت بۆ ڕۆژاوای کوردستان بکرێت لە بەشەکانی دیکەی وڵات و لە ئەوروپاوە بەردەوام دەبێت. بۆ مەبەستش میوانی دووەممان لەتیف فاتیح فەرەج ڕۆژنامە نووس و نووسەر دەبێت. من لام وایە بە پرسیارەتێکی ئاکاری لە ئەستۆی ڕایەدارانی دنیا هەیە دەرهەق بە کورد بەگشتی و بە کەرکووک و کۆبانیە بە تایبەتی. کۆبانیە لە شەڕی دژی داعشدا هەر ئەوە نەبوو ژنی کردەوە بە خاوەنی دیرۆک و مرۆڤایەتی داکۆکی لە کەرامەتی مرۆڤایەتیش کرد. ئەو لە ڕۆژگارێکدا بە گژی تاریکیدا چووەوە میدیا جیهانیەکان ڕۆژ نەبوو بە نیشاندانی درڕندەی داعش هەترشی دنیا نەبن. ئەو بەرخودانە گەیشت بۆ ئاستی پەرجوو خاتونێکی میدیاکاری بیانی دوای چوونە کۆبانێ بە گومانەوە دەپرسێ ئەو بەرگریە بێوێنەیە ژن و کچی کورد کردیان چەند شەرمە سەرۆکی وڵاتێک کەوتنی درنجی داعش بە دەستی شێرە ژنی کورد نەبینێت و بێت بڵێ لە شەڕی نۆرماندی لە هاوشانمان نەبوون. کەرکووکیش یەکێکە لەو شارانی 100 ساڵ زیاترە ستەم لە خاوەنە حەقیقەکەی دەکرێت و ئێستاش لە حاڵەتەکانی شوان و جەباری و پێدەشتەکانی نەوجەل و لەیلان و دووبزوو بۆنی ئەنفال و ئەحنە بەدوو دێت و هێشتاش ماڵ لە خاوەن ماڵ حرامە. ئەمە بەشێکە لە نوێترین وتاری میوانی دووەمی بەرنامەمان کە ئازار و بەرخودانی گەلی کورد لە دوو سیمبول لە شاری کورددا نیشان دەدات. بەڕێز لەتیف فاتیح فەرەج نووسەر ڕۆژنامەوان ئەمڕۆ لەگەڵمانە. سڵاو لێبێ بەخێر بێیت بەڕێز لەتیف فاتیح فەرەج. زۆر سپاس. سڵاو لێوە. وەک لە نووسینەکەی دوێنێ کەشدا ئاماژدان پێدا بوو لە ئێستاکەیە پرسەکە نەتەنیا ئەوەیە کە بڵێن ئەم دوو سیمبول لە شارێک هێرشیان لەسەر بەڵکو بەشێکیشی پەیوەندی بە یەکگرتووی گەلی کوردەوە. ئێمە وەک لە ڕاگەاندراوەکەی کەجەکەشە ئەمەجی پێدراوە جەخل لەسەر یەکێتی گەلان و یەکێتی نەتەوەی و یەکێتی نیشتمانی دەکرێتەوە کە ئێستاکە کورد لە هەر کاتێکی تر زیاتر پێویستێتی وەک لە چەندین نووسرا و ڕاگەاندراوی دیکەشدا بڵاوکراوەتەوە. شکستی ڕۆژئاوا دەبێتە دەستپێکی شکستی باشوور و سەرکەوتنی ڕۆژئاوا دەبێتە دەستپێکی سەرکەوتنی بەشەکانی دیکەی کوردستان. بەڵام سەر ڕای ئەوەش دوو ڕۆژ لەمە بە ڕۆژی دووشەمە لە هەولێر خۆپیشاندانێک ئەنجام درا بۆ پشتگیریکردن لە ڕۆژاوە. وەڵامی ئەو خۆپیشاندانە لەلایەن دەسەڵاتدارانی هەولێرەوە لێدان بوو لە هەو خۆپیشاندان دەستگیرکردنیان و هەوڵدان بۆ زەختکردن و بە زۆرە ملێ کۆتایی هێنان بای خۆپیشاندانەکە بوو. دەکرێت چی بکرێت بۆ ئەوەی کە هەم باشووری کوردستان پاڵپشتی ڕۆژئاوای کوردستان بێت لە ڕوانگەی سیاسی و لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە هەم ئەو یەکێتیە گەلێ یەکێتیە نەتەوەیە دروست بێت کە هەمووان هیوای بۆ دەخوازن. ئەزانی یەکێ لە خاڵە زۆر سەرەکیەکانەوەیە تۆ بڕات بە سنووری وەهمی نەبێت. هەموو ئەو سنوورانەی کە لە نێوان هاوزمانەکانی کوردستانی گەورەیە کێشراون لە باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا زمانی سنووری وەهمین سنووری داگیرکەرانن سنوورێکن کە کۆلۆنیلیزمی عالەمی لە دابەشکردنی دنیاە لە دوای ڕوخانی دەوڵەتە نەخۆشەکەی عوسمانی کێشاوێتی پێشتر بە شێوازی لە بینی سەفەوی عوسمانی کێشراوە دواتر کۆلۆنیزمی عالمی یا داگیرکاری عالەمی یا سەرکەوتەکانی شەڕی جیهانی یەکەم بە شێوەیەتر کێشایەنەوە.
ئەم سنوورانە ناتوانن هاوژیانی پێکەوەیی پێکەوە کارکردن پێکەوە بیرکردنەوە پێکەوە خەمخواردن لە یەکتر لە نێوان ئینسانەکانە نەهێڵن ئەمە بۆ ئەمریکای لاتین لە بینی نەتەوە جیاجەکانە جیایە بۆ وایە بۆ ئەوروپا وایە بۆ ئەفریقا وایە بۆ کوردستانی وایە ڕەنگە خاڵی جیاواز لە بینی کوردستان و ئەفریقا و ئەمریکای لاتین ئەوروپاوە بێ کە لەم ناوچەیە هاوزمانەکان و هاونەتەوەکان ینی یەک هەمووانی کە دابشکراون کوردن یان لات پارتێک لە پارتیانە دراون بە وڵاتێکی تر ئەمە پێویست بەوە ناکە ئێمە شعر و شانامە بێنین بنووسین بۆی کە پێویستە بەیەکەوە بن ئەمە ئەرکێکی ئاکاریە دەبێ بەیەکەوە بن دەبێت سنە و سلێمانی دەرسیم و دۆک کۆی و کۆبانی کەرکووک و کۆبانی دەبێمانە بەیەکەوە بن چونکە چارەنووسیان بەیەکەوەیە ژیانیان بەیەکەوەیە کوشتوبریان بەیەکەوەیە تۆوتنی کەوتنی کۆبانی خوانەخواستە کەوتنی کەرکووکە سەرکەوتنی کۆبانی سەرکەوتنی کەرکووکە ینی ئەمە واقعەکە ناکرێ خۆمانی لەدادەین و پەیوەست بوون یا هاوخەمی بوون لەگەڵ ئازارەکانی کۆبانیا لەگەڵ ئازارەکانی کەرکووکە جۆرێکە لە ئەخلاق جۆرێکە لە بنیادنانەوەی ئینسان جۆرێکە لە ئەوەی کە پێویستە ئێمە وەک یەک جەستە وەک یەک تەن وەک یەک لاشە داکۆچی لە بوون کەین و ناخەون خولیای خۆمان بکەین بۆیە باوەڕی من ئەوەی کە زۆر گرنگە لێرەیە ئەوەیە کە ئێمە دانە بڕین نازانم مەرزنی ئێمە هەمومان لە سەنگەری بەرگریا بین مەرزنی هەمومان ئێمە گەریلا بین شۆڕژگێر بین چڕبان بین بەڵام مەرجە هەمومان هاوپەیوەندی یا هاوپەیوەستی یا هاوسۆزی ئەو کوڕکتانە بکە لە سەنگەران مەرجە هەمومان بە جۆرە لە جۆرەکان بە شێوازی تر بەمانایەکی تر لەگەڵەوە نابین ئەگەر بە نووسین بێ ئەگەر بە قسەکردن بێ ئەگەر بە هاوسۆزی بێ ئەگەر بە یارمەتی دێبێ ئەگەر بە هاندان بێ ئەگەر بە تەنگەوە چون بێ بەدەنگەوە چون بێ کەواتە زۆر گرنگە ئێمە لە دۆخی وەک دۆخی ئێستایە کە زۆر جار مەسەلەن ئازاری ئینسانی ئازاری مرۆڤایەتی لە پۆلیڤیا بێ لە جەزایر لە لیبیا بێ لە ئەفریقای باشوور ئێمە کۆکاتەوە گرنگە ئەمە لە کوردستانیش کۆمان بکاتەوە یعنی ئێمە دەبێت کۆبوونەوەی ئێمە لە کوردستان هاوخەمی ئێمە لە کوردستان پێکەوەبوونی ئێمە لە کوردستان لە پارچەیاکانی کوردستان لە سەر و ئاین نەتەوە زمانەوە بێ دەبێت لە سەرەوە بێ ئێمە چ مەزهەبێکین چ ئاینێکین چ نەتەوەیەکین چ زمانێکین دەبێت لە سەر و یانی ئازاری مرۆڤایەتی ئازارێکی گشتیە نابێ خۆمانی لێ نادی دەکەین ئەوەی کە تۆش باسە کرد بۆ پەیوەست بە دۆخی ئیستاکەشەوە لە ڕابردوودا ینی لە ساڵی 91 کۆتای ساکە ئەوەی کە من لە مێژوەکەی ڕەنگە تا ڕادەیەک ئەو مێژویان باشتر ئاگادارم وەک لە پێشتر لە ساڵی 91 کەوتاوکو ئێستاکە هەر لێ قەومانێک بووە بۆ کورد هەر کۆمەڵکوژیەک ڕووی داوە بەشەکانی دیکە هاوکار بوونە بۆ بەشی کە ئەو لێ قەومانە و کۆمەڵکوژی بەسەرداهاتوە لە 91 بۆ کۆڕەوەکە بە هەمان شێوە بوو کە ڕۆژەڵات و باکوور هاوکاری باشوور بوون دواتر لە 2014 باشوور و ڕۆژهەڵات و باکووریش هاوکاری ڕۆژاوا بوون ئێستاکەش لەسەر سنووری نێوان باکوور و ڕۆژئاوای وڵات لەسەر ئەو سنوورە وەهمی کە ئێوەش باستان کرد ئێشگری چالاکی ئێشگری بەڕێوە ئاچێت لە باشووریشەوە کۆمەڵێک کەمپینی هاوکاری دەست پێ کردووە گەل بە درێژایە ماوەیە ئەوەی دووپات کردوتەوە کە یەکگرتووە لە هەر چوار باش بەڵام لەسەر ئاستی سیاسی ئاکرێت چیتر بکرێت ئەزانی یەکێ لە گرفتەکانی سیاست لەم ناوچەی ئێمە و سیاست لەسەر ئاستی دنیا سیاست گرێدراوی بەرژەوەندیە گرێدراوی دەستکەوتە گرێدراوی ئەوەیە کە من دەسم بە گۆچانی کێوە بێ ئەمێنمەوە ئەم جۆرە لە سیاست تا ئێستاکە چارەنووسەکەی چارەنووسێکی ناشرینە چونکە نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە سیاست لەسەر بنەمای بەرژەوەندی ئینسان بنەمای بەرژەوەندی گشتی چاکەی گشتی خەمخۆری گشتی دروست بوو بێ بۆیە بە باوەڕی من سیاسیەکان یا لایەنە سیاسیەکان یا
ئایدۆلۆژیستەکان یاوانەی کە دەچواتەوەی حیزب و ئایدۆلۆژیا جیایە کۆبوونەتەوە دەبێت سەیری ئەو پێکەوەی نێوان کۆمەلگا بکەن سەیری ئەو پەیوەندی ڕوحیەی نێوان کۆمەلگا بکەن ئەو پەیوەندی گیانەیە کە هەیە نێوان تاکانی کۆمەلگادا دەبێت مە بکەن بەوانەیەک بۆیان لێەوەی فێر بن چونکە تەسامح لێبوردەی تولەرانس لە نێوان خەڵکا هەیە لە خوارەوە ئەوەی کە نیەتی سیاسەکانە سیاسەکان ژۆ گوتم لەبەرەوەی بەرژەوەندی مانەوە نە بەرژەوەندی ئەخلاقی بەرژەوەندی مانەوە گریانەدا بۆیە باوەڕی من تۆگە لەوە گەڕێ ئەوەی کە زۆر گرنگە قسەی لەسەرکەی ئەو هاوکاری و هاوپشتی و پەیوەندیەیە کە بەداخەوان دێجار لە ئاستی پێویستانە ئێمە دەبێت پەرە بەمە بدەین من هەر ئەمڕۆ وتارێکم نووسی باسی ئەوم کرد کە ئەکرێ سرمایه‌دارەکانی کورد بە تایبەتی سرمایه‌دارەکانی سلێمانی کە مێژوویەکیانێ لە چاکەی گشتیوانەیە ئەکرێ ڕۆڵێک ببینین لە بۆ ڕۆژاوا ئێمە چی تێچێگەر ئەنجومەنێکی سرمایه‌داری لە باشووری کوردستان لە باکووری کوردستان دروست بێت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجومەنێکی سرمایه‌داری باڵین 50 سرمایه‌دار 100 سرمایه‌دار بچن دە قوتابخانە دە نەخۆشخانە لە ڕۆژاوای کوردستان بکەنەوە با بەناوی خۆشیانەوە بێ بۆیە باوەڕی من ئەمە زۆر گرنگە بەڵام لە ڕووی سیاسیەوە ئەمە پێویستی بە کاتی زیاترە چونکە ئاوەزی سیاسیەکانی ئێمە ئەوەندەی ئاوەزی گشتخاوەنی ئەوەندا ئاوازی خۆخاوەنی ناکەن کە ئاوازی گشتخاوەنیشەکەن ئاوازی گشتخاوەنیەکەن لە هەندێکجار لە پێناو بەرژەوەندی خۆیانە لە پێناو حتا هەندێکجار لە پێناوی بەداخەوە لە پێناوی وڵاتانی سەردەست و نەتۆ سەردەستەکانە. من کۆتا پرسیارمەکەم چەند خولێکێکمان ماوە ئەویش زۆر جاوترێت کورد دۆستی نییە بوو بەدەر لەوەی کە سیاسەتی دەوڵەتانی دیکە سەلەلایەن بەشێکی زۆر لە پارتەکانەوە پەیڕەوە کرێت بەڵام لە ڕوانگەی ئەوەیە کە لە ئێستاکە لە بەتایبەت لە ڕۆژاوای کوردستان چ لایەنی ئەمریکی چ لایەنی فەڕەنسیش وەک دەرئەکەوێت بۆ شێوی کە دەرەکەوێت هاوکارن لەوەی یا هەڵدەدەن بۆی کە ئاگربەستێک دروست بە بێلانی هەرەکەم لەسەر ئەو ڕوانگەی کە ئایا بەجددی کورد دۆستی نییە یا خود کورد خۆی دۆستی خۆی نییە وەڵامی ئێوە بۆەوە چییە؟ جارێک لە نێوان کورد و کوردە حەق نییە باسی ئاگربەست و ڕێکەوتن بکرێ دەبێت شعوریەوە هەبێ دەبێت بیرکردنەوەیەوە هەبێ نابێ ئێمە بڵین با بێن ڕێکەوەین ئەسڵەن شەرمە ئێمە جیاوازیمان هەبێ لە تواز لایەنە ئایدۆلۆژی سیاسیەکە بێنە شەرمە ئێمە جیاوازیمان هەبێ لەوەی کە ناکرێ بە یەکەوە بین شەرمە ئێمە لە سەنگەری جیاجیای نایەرەکانمانە بین دژی یەکتری بۆیە باوەڕی من لە دەرەوەی ئەمە دەبایە شتێکە بۆیە شتێکی ئەخلاقیە بۆیە کۆمانی کردێتەوە زمانمانەیە تارنووسمانەیە خاکمانەیە برینمانەیە مێژوومانەیە هەموومانە ئەکرێ بگرنە خاڵی پێکەوە بوون کە بەداخەوەی ئەمە پێچوانەکەی زۆر جار کارمان لەسەر کردەوە بۆیە باوەڕی منەمەیان پێویستی بەوەیە کە ڕخنە لە خۆمان بگرین ڕخنە لە بوونی خۆمان لە لاڕوێستی خۆمان لە مێژووی خۆمان لە غەڵەتەکانی خۆمان لە کەم و کوڕەکانمان لە نەیارێتەکانمان بەرامبەر بە یەکتر ئەمە بەشێکێتی بەشیەوەی کە پەیوەندی بۆیە چی بکەین ئێمە چی بکێ باشە باوەڕی من ینی بۆی ئێمە خۆمان بین بۆی ئێمە لەسەر پای خۆمان بۆستین دەبێت جارێ دەستبەرداریەوە بین شوناسەکانمان گرێدراوەکەوە دەبێت لە شوناسی ینی لانی کەم ئەگەر شوناسی نەتەوەی زۆر تۆخ نەکەینەوە بڵین ئێمە لە ڕۆژاوای کوردستان کوردین لە باکووری کوردستان کوردین لە ڕۆژهەڵاتی کوردستان کوردین لە باشووری کوردستان کوردین شوناسی ئینسانی بوون دەبێت کۆمان کاتەوە وەم شوناسە بخەینە سەر و شوناسی ئەوەی کە من تورکیایی من سووریایی من عێراقی من ئێرانیم ئەم شوناسی بە زۆر سەپێنراوە بەسەر ئێمەیە زۆر جاری ئێمەی لە پەلوپۆ خستووە ینی ئینسانی کوردی ئینسانێکی بێ ئیمکانیەتتر بێ ئیرادەتر نیشانداوە ئێستا ئەوەی کە ڕۆژاوای کوردستان لە 2014 کوپەرجوویەک سەری هەڵداوە کە مێژوو ڕەبایەتی لە ڕۆژگارێکە تا سەدان ساڵی تش قەتزاریە بێ بەتایبەتی لە گەڕانەوەی ژن بۆ نێو ژیان بە باوەڕی من ئەمە ئێمە بردەوە سەر سەکۆی جیهانی بردەوە سەر باوەڕین سەکۆی میدیای و جیهانیوان و قسەواسی زۆر لەبارەیەوە کرا بەڵام ئەمە زۆر گرنگە ئێمە شوناسە بنەڕەتەکەی خۆمان شوناسە ئینسانیەکەمان شوناسە مرۆییەکەمان زاڵکەین بەسەر شوناسە ئەو شوناسەیە کە زۆر جار ئیرادەی لێمانسەنەوەتەوە کە من کاڵێم من خەڵکی سووریام چاستەکەم ئیرادەم لاواسترە کاڵم خەڵکی عێراق مەستەکەم ئیرادەم بۆیە باوەڕی من شوناسە ئینسانیە گەورەکە ئەوەیە کە من ئینسانێکم کەونیم و خەبات بۆ ئازادی ئینسانەکەم لە هەر کوێی دنیا بێ و نەپەنا و خەباتێک بۆ ئازادی ئینسانێکم لە هەر کوێ دەبێ خشەڕ لە پێناوی خۆشماکەم چونکە من هەزار
هزاران ساڵە خەڵک ئازادیم لێ سەنجاوەتەوە بۆیە ئازادی خوازێک لە کوردستان کە شەڕەکە بۆ گەێنەوەی ئازادی بۆ خۆی زۆر گەورەترە لە ئازادی خوازێک کە لەناو چوارچێوەی وڵاتێکە کە فۆرمی هاوڵاتەکەی فۆرمی وڵاتەکەی شەڕەکە یعنی فەڕەنسیەکی ئازادی خواست لە فەڕەنسا ڕەنگە شەڕکردنەکەی لە پێناوی ئازادیە هیچ بەرتاقەیە و شەڕە نەبێ کە ڕۆژاواییەکی کورد لە ڕۆژاوا لە پێناوی نازنامەی خۆیان کە لە ڕۆژاوا یعنی جیاوازیەکی زۆر گەورەیە بۆیە ئینسانی کورد دەبێ ئەمە لێک باتەوە ئینسانی کورد ئینسانێکی سۆپەرمانی زۆر گەورەیە خۆی لەمە تێناگا ڕاستە لە دەرەوەی مێژوویان ڕاستە سەمان لێکراوە ڕاستە بە هەزاران ساڵا چەوسێنەوە بەڵام ئینسانێکی زۆر سۆپەرمانیە دەوێت ئەمە ئیشی لەسەر بکە خۆی بناسێ و لەو ڕوانگەیەوە بێت شناسی خۆی بدۆزێتەوە ئێمە یەک لە کێشە گەورەکانمان بزربوونی شناسە. زۆر سپاس بەڕێز لەتیفاتی فەرەج نووسەر و ڕۆژنامەنووس زۆر سپاس کە ئیمڕۆکە لەگەڵمانە بووی. ڕۆژێکی خۆش بۆیەوەش سپاس. بیسەرانی ڕادیۆی دەنگی گەل بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەم بەرنامەی گفتوگۆی ڕووداوەکان پێش کۆتایی هاتنی بەرنامە و پێش ماڵاوایی تا جارێکی دیکە بینینەوە تا جارێکی دیکە گوێویست بوونەوە ئەمەوێتان بیر خەمەوە کە یەکێتی و گەل و یەکێتی نەتەوەیی لە هەموو بەشەکانی کوردستان لە ئێستا لە هەر شتێکی دیکە گرنگترە بۆ ئەوەی کە نازم و جیهان و گوڵستان و هێرۆیەکی دیکە شەهید نەبێتەوە بۆ ئەوەی کە مناڵ و دایکێکی دیکە شەهید نەبێتەوە بۆ ئەوەی کە کۆتایی بە کۆمەڵکوژی سەر کورد بهێنرێت پێویستە ئێمە وەکو گەل لە هەر کاتێک زیاتر ببینە دەنگی ئاگادارکردنەوەی سیاسەتوانانی کورد سیاسەتدارانی کورد تاوەکو بزانن کە یەکگرتووی گەل تاکە ڕێگایە بۆ پێشەوە ئەگەر لە شاخن ئەگەر لە چیاوی بەرزە و ئازادەکانی کوردستانن ئەگەر لە ئەوروپان ئەگەر لە هەر بەشێکی دیکەی کوردستانن ئەگەر لە سەنگەرەکانی بەرخودانن لە ڕۆژئاوای کوردستان سڵاوتان لێبێت ڕۆژتان پڕخێر بێت بە هیوای سەرکەوتن. گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان